شيطانا. ئێمە وەکو لقی سۆرانی ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان ئەم شەوەستاین بە ئامادەکردنی ئیفتارسایمێک لە مانجی پیرۆزی ڕەمەزان بە هاوکاری مەڵبەندی سۆران و چەند قوتابیەک لەوانەیە کە لە بەشە ناوەخۆیەکانن و ئەوانەی سەر بە سڵکی سەحەن واتە بە بەشی تەندروستکارانن. ئێمە توانیمان ئەم شەو ئێوارەخوانێکیان بۆ ئامادە بکەین و هەروەها چەند وتێک لەلایەن بەرپرسی لق و هەروەها لەلایەن بەرپرسی مەڵبەند و بە چەند سرودێک دڵی ئەو قوتابیانە خۆش بکەین کە ئەزانین لە بەشە ناوەخۆیەکان محاناتیان زۆرە. ئێمە ویستمان لە ڕێگەی ئەم مانگە پیرۆزە و هەروەها لە ڕێگەی ئیفتارسایمێکەوە خزمەتێکی بچووک بەم قوتابی خۆشەویستانە بکەین.